اسمعێت ئەوە چی بووە خوێنیتەوە ئێباغا ئەمەش جۆمان لێ بێ دەفەرموو دەی ئەمە شعرێکە شعرێکی کۆنە بەڵێ باشە بۆتان یە خوێنمەوە بۆ هەمووتان پیشانی شەریفمان لە تەنیشتمەوە بزانم ئەزانن مەقسەی لە چییە لە نووسینی ئەم شعرە لە دار و ئاسن و ئاگر لە دار و ئاسن و ئاگر شتێکم دی لە ناو ئاوە سرەوتی نابێ ڕۆژ و شەو چ خۆرکەوتن چ خۆر ئاوە لە یەک بین ڕادەکا بەو ئاوەدا وەک ئەسپی پەرتاوە لە ئاوایە و ئەمەندە تینووە ناوجەرگی سوتاوە لەسەر ئەو تینوێتیەشدا ئاو گەیشتە قورگی خنکاوە سەر و پێ و دەست و چاو و گوێی نییە بێڕۆحیش ئەڕوا بەجارێ شارێ هەڵدەگرێ کەچی هێشتا و جێماوە نەڕەی وەک شێرە سەد شێر و نەهەنگی بەحر ئەترسێنێ بە چالاکی وەکو بازە کەچی بێباز و هەنگاوە فەرموون بزان هەبێت و نەبێت ئەوە نەهەڵە نەخێر حشترە حشتر دەوەرە دەی نەتانزانین مام اسماعیل ئەوە شتری چی و نەهەنگی چی ئەوە پاپۆرە کەشتیە پاپۆرە باسیەکە ناوجەرگی ڕەشە وایە لە ئاوایە کە لەگەڵ ئاو چووە ناوی ئەخنکێ و هەمیشە تێنوێتی بۆیە لە ئاوایە تەواوە مام اسماعیل زانی دەم خۆش مام اسماعیل تەواوە اینجا زان ئەمە شعری کێیە هیچێ ئەمە شعری مەرحوم حاجی تۆفیقی پیرەمێرد مام اسماعیل گیان تو سەری ئەولاد وەک چۆن مەتەڵەکە و زانی ئەوە حەقایەتەکەشمان بۆ تەواو دەوەرن کوڕە باشەکان وەرە پێشەوە وەرن بە هەمووی گوێ لە حکایەتەکەی مام اسماعیل بگرین هەبوو نەبوو کەس لەخوا گەورەتر نەبوو لە پێغەمبەرە عەزیزتر نەبوو لەم حەقایەتە خۆشتر نەبوو سەڵەوات لە دیاری پێغەمبەر هورینە ئەو دەمەی پیرەمێردەکە گوڵبرینی بردەوە بۆ ماڵێ گەیشتەوە ماڵێ کیژە گچکەکەی بەرەو ڕووی هات باوشی پیا کرد و ماچی کرد یاخوا بە خێوێدا دەجا ڕۆژان ڕابرد و ڕۆژان ڕابرد و ڕۆژیشان گوڵبرین بە کیژە گچکەکەی و وتی حەزەکەم بچمە دەرەوە شار ببینم و بچمە ناو بازاڕ و ئەپیشوتی بەسەر چاو ئیزنی لە بابی وەرگرت و بردێ دەرێ لە گەڕانەوە لەگەڵ گەیشتنە بەردەمی ماڵی خۆیان چی ببینێ تەوەن گوڵبرین نەزان کیسەیەک زێر بەسەری تو ڕۆژێکی تریش چووە دەرەوە کیسەیەکی تر هەر ڕۆژێ بچوایەتە دەرەوە بە ئەمری خوا کیسەیە زێر لە بەردەم پیاوە برای پیرەمێردە خەنی بوو بۆ خۆی دەوڵەمەند بوو بوو بە یەکێ لە یەکە دەوڵەمەندەکانی مەملەکەت ئەو خێزانە تەبابوون و وردە وردە ئەو دوو کیسەی تریش بوونە خۆشەویست و دەستە خوشکی ئەم گوڵبرینە هەربوو بە کچی ماڵێ ئەوە لە لایەشی کەشەوە
ئەمە ئەم لێرە لەولا شەو میرزادەی زاوای کڵۆڵ کە ئاڵوگۆڕی لێکراوە و بەدفە ساڵێکیان خستە شوێنی ئەم گوڵی برینە گوڵە بەڵێ بەڵێ ئەو ژیرۆ دەبوو لە داخە چی بکە هەموو ڕۆژ لە سپیدەوە دەرەچیە بۆ خۆی بۆ ڕاوشکار و درەنگوەختانی ئێوارانێ دەگەڕێتەوە ماڵێ چی بکە شوێن نەما سەری پێ نەکا کون نەما نەگەڕێ کوچە و کۆڵانی مەملەکەتانی هەموو تەی کرد و سمدینە پرس و ڕای بەم کرد بەو کرد ئەو هیچ ڕۆژێکیان خەسوە بەدفە ساڵەکەی بەزان چێ بوو بەڵێ بەڵێ زانێ چێ بوو بەڵێ پوری گوڵبرین ئەو بۆ ئاڵوگۆڕی کرد وەچی وەرە زاوای جان من دەستم لە فاڵە هەیە وەرە با فاڵێکە بۆ بگرمەوە فاڵی بۆ گرتەوە فاڵەکە چی پێ بڕێ فەرمو گوێ لێ بکرێ ئای میرزادە باش گوێم لێ بگرە و با دڵێ لام بێ ئەوە فاڵم بۆ گرتوویتەتەوە و بۆم دەرکەوت بۆچی ئەو بووکەی تۆ لەو هەموو جوانیەوە وا ناشرین بوو ئەوە کاری جادوویەکە و جادوکەرێک ئەنجامی داوە ئەگەر بتەوێ ببێتەوە بەو گوڵ برینە نازدار و شۆخ و شەنگەی جاران ئەوە ئەتوانرێت ئەو فاڵە بەتاڵ کرێتەوە بەڵام لەو کاتەدا ئەزانیە بێ چی بکەیت بەڵێ میرزادە چی بکە زا ئەوای نەکبەت چاری نەبوو فاڵەکە واڵێ جۆتە نە فاڵەکە بخۆتە فاڵەکە واڵێ کاکە چی بکە وەتی با ئەمەش تاقی بکەمەوە با ئەمەش تاقی بکەمەوە چێ بێ بابچێ با هەمیش لەسەر و هەموو ئەوانەی شتی تر بێ هەڵسا ڕۆژانە ئەچوو تا درەنگوەختانی بۆ ڕاوشکار بۆچی بۆ ئەوەی ئاسچی بێشاخی نێو چاوان سپی ببینێ و ڕابیکا و بیخاتە پاشکۆی ئەسپەکەی بێنێتەوە بۆ ماڵی بەڵێ ڕۆژێ خوا کردی ئەو مرازەی هاتە دی ئاسچیشی بێشاخی نێو چاوان سپی ڕاو کردو خستیە پاشکۆی ئەسپەکەی و بە دڵی خۆش هاتەوە وتی بەڵکە خوایە هێنایان و ئاسکیان سەربڕی و گۆشتەکان پارچە پارچە کرد دڵەکەیان دەرهێنا وتی ئەبێ دڵەکەی بخوات کە دڵەکەیان لەت کرد بەڵێ بە ئەمری خوای یەک دەنک مرواری مرواری بەڵێ گلۆر بۆ دڵەکەی بخوا بۆچی وای و فاڵەکە وای وتووە گلۆر بوویەوە بۆ قوژبنێک ڕۆی نەیانبینی بوو بەوە باش بوو نەیاندی بوو دڵەی خوارد
چێ بەدفەساڵەکە بۆی جوان بێتەوە بەسەری ئێوە هیچی لە مەسەلە نەگۆڕی وەک خۆی بە ڕەزاگرانی مایەوە کەواتە فاڵەکە هیچی نەکرد بە هیچ ئێستا مایەوە شتیشی کرد ئادی بزانین ئەو گوڵبرینە کڵۆڵەی کە زوڵمی لێکراوە کە جەوری لێکراوە کە ئەو هەموو ستەمەی دیوە دەبێ ئەو چی بکە دەبێ ئەو چی بکەنی هەروە دەسە کۆڵ و دەسە پاچە بێ ئەبێ شتێ بکە کەواتە با بزانین ئەبێ چی بکات لە پڕ خۆیەکا بەژوورە حیا و شەرەفی پورە ناشرین و کچە بەدفەساڵەکە ئەبات وەڵا کاکە ئەبێ بە قەڵەباڵغی و هات و هاوارێ دنیادا ئابارێ بەسەریانە من ئەڵێم ئەو مرواریە ڕۆحیانەت ڕاستەقینەکەی گوڵبرینە و لە عینی شوێنە پیا بێ ئەمە و هیچی تر دەوەڵڵی فەرەج نە تۆ زانیت نە عەوڵاش هیچتان نەتان زانی با بزانین تۆ ئەڵی چی من ئەڵێم ژنە ناشرینەکەی و ئەبێتە ئاسک ئاسک نا من ئەڵێم ئەبێ بەقەل ئەگەر بڕاژ ناکەیت با لەسەر دەستی مام اسماعیلە گرێکی لەسەرکەی باش گرە و لەسەر چی؟ ئەها گرە و لەسەر کفتەی سابون کەرانی بە قەبری باوکم من رازیم هەموو جەماعەتە بێ دەعوەت بن هەر رازیم لەو کفتەیە بخۆن هەر رازیم زۆر باشە مادەم حەستان لە کفتەیە شکایەتەکەمان بۆ تەواو سەرچەوە گوڕینە جا چای جۆ بگرن ئەوە بوو ژنە بەدفەساڵەکە هاتوو دڵەکەی قورزەقۆڕ کرد بەسەریەوە هەر ڕەزاگران بوو لە لایەشی تریشەوە ئەوە گوڵبرین دەستە خوشکەکەی واتە کیژە گچکەکەی پیرەمێردەکە ئەو دەستە خوشکەی ڕۆژێک لە شارەکەیان شای و زەماوەت بوو وتی دادە گیان وەرە با بچین بۆ شای لەپڕا لە ڕێگا لەو شوێنەی گوڵبرین وەستا بوو ڕێک بوو بە کێوێک و گەیشتە ئاسمان کیژە دیار نەما کسەتە نەقی چوو ئەمە لەکەیا بووە ئەمە لەو کاتا بووە ڕێک لەو کاتا بووە کە ئاسکەکە کوژراوە و دڵیان دەهێناوە لەو کاتا بووە کیژە زەندەقی چوو خێرا هەڵەداوە بەهنە سەبرکێ ڕای کرد گەیشتەوە چی بابەجان ئەوە ڕوویە بابینە پێشاوای دەزانی خەونە و خەون نیە بسری شۆربا شتی وای نەبیستووە شتی وا نەبیستراوە شتی وا ڕووی ناوە ئەمە چی بێ پەنا بەخوا پەنا سەری هێناوە سەری مردوو بە هەموو ئەزموونی تەمەنی خۆیان چووەوە شتی وە نیە و نابێ چی بکە ناچار کیژەکە زوو دەستی بابیە گرت بابەجان بەقوڵ بابەجان فریای کرد ئەوتی دیارە با بچم
ئێمە ڕێشی نایەت سەر لە ڕێی شاری بەڕێکەوت بەرەو شوێنەکە بگی ڕاستەوە کێوێکە بەڵام کێوێک الله ئەکبەر الله أكبر. سەیری کرد ئەمە لە توانای داژوو بەرزی کەسان نییە نەفەر ها دەرهەقیێت و نەقوڵنی ناچار پێمە ڕێخستە کار خەریک بوو ئارەقەی شین و مۆری دەرا ماندوو کە سێری کرد چی کردو؟ وەک خۆی لێ هاتوتەوە هەر ئەوەی پێمە ڕێی لێنا دانیشت کەوتە نێزاکردن و پاڕانەوە لە پەروەردگار دوای هەڵسا چی کرد؟ هاوت مەڕ حەیوانێکی زۆری کڕی و سەری بەری و کردی بەخێر و بەشیەوە بەسەر ئەو فەقیر و هەژارە نەخێر چار نەبوو ئەنجا حەقایەتەکە بۆ سبەی شەو ئەوەتە دیسان بێتەوە بۆ سبەی شەو کورمەتی چاک بۆ بۆمان تەواو بەسەری تۆ تازە بۆ سبەی شەو سەعورجان بەڵێ هەوانێکی خۆش بە هاوێتە سەر ڕامۆفۆنەکە و ئەوە ئێمەش با گوێی نەگرین دواییش یەک ڕی